زۆر سپاس بەخێر بن. خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات، سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنە جیاجیاکانی هەرێمی کوردستاندا کاندیدی زۆر شایستەی پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە. هەر کاندیدێک لەو کاندیدانە دەربچێ لەگەڵ تیمەکەی لە بەغدا هێزی ئێوە دەبێت. لە دەڤەری بادینە، لە پارێزگای دهۆک، یەکێتی چاونە ترسانە وێ ڕای هەموو ئاستەنگەکان، بەڵام لە هەڵبژاردنە جیاجیاکانی ڕابردوودا کە بەشداری کردووە خەڵکانێک دەرچوون تاقی کراونەتەوە بۆ خەڵکی بادینان. ئەگەر چی دەسەڵاتیشی نەبووە، دەسەڵاتی حکومڕانی بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە، بەڵام ئەگەر پنتێک گۆشەیەکیان دۆزی بێتەوە کادرەکانی یەکێتی خزمەتیان کردووە. کاندیدی ئەمڕۆمان گەنجێکی هەڵکەوتووی دەڤەری بادینانە. ئەو ئەندامی ئەنجومەنی پارێزگای دهۆک بووە، هێندە جوان ئیشی کردووە، ئێستا خۆشەویستی هەموو لایەکە. من لەگەڵ ئێوە پێشوازیەکەم لە بەڕێز عیماد گۆران، کاندیدی ژمارە 4 لە بازنەی دهۆک، با بفەرمێت. خێراتی عزیزی سپاس دەکەین. گەلێک سپاس. زۆر سپاس هەواڵان، زۆر بەخێر بێن، دەستان خۆش بێت. جێگەی شانازیم بۆ منم جارێن گومان ماندوو کرد هاتون بۆ ئێرە. دەستان خۆش بێت و سەرکەوتوو بن ئینشاڵڵا. هەواڵان، ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنامەیەکی جیاواز بە هێزێکی بەهێزتر بەرەو بەغدا دەڕۆین بۆ پەرلەمانی عێراق، بۆ زیاتر داکۆکیکردن لە مافەکانتان، لە شایستەداراییەکان، بۆ نهێڵانی ئەو کەمبوچەی کە ئێستا دوا دەکەوێت. هەموو کاتیش یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکیکاری سەرسەختی مافەکان بووە. باش، دەست خۆش بێ. زۆر سپاس. چۆنی؟ وەڵڵا باشین. ڕەوشا دهۆکی چاوایە؟ گەرەک باشە. هەموو چیش باشن. لەگە کاکزانە حەزکەم تو هەندێک دهۆکی پەیام بادینی بنێرین، ینی زۆر سپاس. لێ بلا کەرەمکە. زۆر سپاس. ئەس گەلێک حەزکەم هەندێک جار ینی مەسەلەن بەحسێ شۆڕشا یەکەتی و بەرنامەی یەکەتی و ینی هەمی تش بکەین بۆ ئەو کە بزانین ینی یەکەتی دێ چ کات، ینی بۆ هەرێم کوردستان و بۆ بەغداش، ینی بۆ عێراق. یەکێتی سێ پەیام ینی هەنا، ئێک مەسەلەن دەنگی تۆین، ینی دەنگێتە، هێزێتە و سەنگێتە. ئەوە ینی پەیامەکە ینی بۆ خەڵک، ینی خاصەتەن بۆ مەسەلەن میلەتێک کورد، ینی یەکەتی ینی ئەگەر بەهێز بیت ینی کوردستان بهێزە، عێراق بهێزە. ینی ئەوە ینی خەڵک هەمی زانیت، ینی خەڵکی کوردستان هەمی زانن کە ئەگەر یەکەتی مەسەلەن لاواز بێت خەڵکی کوردستانی لاوازە، عێراقی لاوازە. نوکە 222 ینی گەورەترین دهێز بێت العێراقی. لێ بلا کەرەمکە. کاک عیماد، یعنی فەرقانە دەما بەینە بانگەشی سلێمانی و هەولێرێ و دهۆکێدا؟ دهۆکێ ینی ڕەوشا بانگەشی چاوان بەتایبەت بۆ حزبی مەسەن بۆ یەکەتی و خەڵکێت یەکێتی؟ نا، هیچ جیاوازیەک نییە. مەسەلەن ئەگەر تۆ بابکر بەهدینی بیت ئەو پەیام بەهدینی بیت حتا ئێمە هەڵەستین با بادینی بێت، دوای کە هەستان بیکە بە سۆرانی. بڵە تۆ کاندیدی دهۆچیت، حەزەکەم پەیامەکانت بۆ ئەوان بێ. بەڵێ vêrê ez hez kem yanî peyama meselen êketî meselen hewa helbişartina yanî bo xelkê behdînan ewa êketî yanî gewretirîn şorişil behdînan dest pê kir. Yani meselen da mezrandina êketî li wêrê dest pê kiriye û gewretirîn
يعني زحمت بو يكاتي الورق چندين شهيدان يعني بسببك او كو خلق يعني ريكانا يكاتي دنجي باشا وانيا بري يعني بري خوب دنا يكتوز يكاتي برزكا هاو سجا وكاريبك بالله ببوده بري خوب دنا يكاتي بزانن كو خلق چاو مثلا حش يكاتي بكات يعني يكاتي بوان بي مثلا درجهك يعني درجهك بو كبزاني خلق آزادي باغ بيت يعني بيام خوب جاهينيت يعني أبا واكل مثلا خلق ريكا يكاتي ببنى يكاتي دبري بهدينان حتى صلاة يعني نوتوسيج يعني خلق جلق يعني حاشي كاتي كار بشتي شرنا أخوه مثلا بعد دروس بو يعني خلق يعني ولي كرن يعني كو مثلا بيجن إيكاتي يعني سماية كخرابي هاي بالعكس يعني إيكاتي أو هذا يعني خلق ذات مثلا آزادي باخذت بيام خوب جاهينيت رأي مثلا آزادي الدار بريد بخالكي بله يعني بيام يكاتي يعني ديارة برنامج يكاتي ديارة يكاتي قال خلقي كردستان يعني يكاتي قال قال أوايا مثلا خلقي كردستاني چه مشكلة نابن يعني چه آريشة نابن أبا يعني بيام كارون يعني بو خلق دبر بعدينان أبا جوا كري مثلا كو خلق يعني ريكنا يكاتي يعني بري خوب دنا يكاتي ببنا يكاتي زياتر ام ديچينا سر هندك تشتي ديد يكاتي برنامج يكاتي كتشاو مثلا دي دور هابت البهدينان ودي دور مثلا هافلير وسليماني يعني نبيته مثلا جوازيك نوبين هسه بارزغا تو اندامي انجمنا بارزغا هادو هوكي بوي خدمتها وتشبو يجبو اگر يعني يا قتكش بو بيت وتشكر يا بو خلقي دو هوكي وكي يقتي بالله أزبيجم دهوكي يعني محافظة دهوكي حمي منطقة جفاتا بارزگاه دوكي 2014 دوازده شش يعني ام دز بكار بين يعني مثلا مباشرة ما كر ام دز بكار بين كو جفاتي ام شول بكاين كم يعني دوازده شش بري كو دوازده شش يعني مجلس بيتا مثلا يعني دز بشولي خوب كاد او بي ك شر داعش درز بي يعني هادنا داعش ببو مثل ايكي شاش بشتينجي حتى هي بهاش سي هاش يعني داعش هاتا منطقة شنغال قلتو حتى مخمور هات يعني أبا واكر مثلا شول الجفاتي بيتشك أوي ديكر يعني مثلا أم نشان شول خوب كاين أم ماين مثلا آوارا بريندارا مستشفى يعني مسردانا مثلا نساخة چاره سر کردن مثلا بریندار و اوید يعني مجلس يعني هر 28 اندام يعني به جوازی به مسئله کتبی جی ابا مثلا غیر دیانت مثلا غیر تشتی دیا اب نبی ابد يعني یک تیم هر 28 اندام یان تل مثلا مستشفى بو یان تل مثلا مدرسه که بو یان مثلا خانه که مثلا والا بدابو مثلا آواره بگیری وانا يعني مثلا شولد وان برای ببای شولد وان چاره سر بکەین یعنی ئەڤە وەکو مثلا بداية مثلا كو عمل مجلس بوين پشتینگی ام دەست بەکار بین وەکی مجلس ئیکاتی بەهدینان بوو يعني وەکی معارضة يعني حتى مثلا حكومتها هريمة حتى آستي وزارة أو مثلا إيكاتي تدا مثلا باجدار بون بلام حكومت خوجي يعني إيكاتي وكي أوبوزيسيون ما يعني وكي معارضة ما مدير عام نبو مثلا قائم مقام نبو مدير ناحية نبو يعني تشتاق ويرين نبو يعني كاتي وكو بوستك حتى يعني وكو فرمان برقجي يعني البهدينان نبو يا أبيت ما مثلا مجلسي أمشول بكين دو أندامت أنجمان إيكاتي يعني وكو فراكسونا كاسك أو بيكو أم شول بكن ريكا علاقات يعني بو خلق بهدينان أبيت شو مشكلة هابون شو مثلا شول هابون شو طلبيات هابون دامزراندنك بي مثلا يان مثلا تعييناتك بي هر تشتكى بي ريكا سليماني يعني أمشيان مثلا خدمة وان بكين وكيدي مثلا ناف دوكيش يعني لا ينبدا الصلاة دار براستي يعني مساعد نبو يعني هاوكار نبو قال ما يعني بجبلي مثلا تو مثلا ريجريجي باش مناجي هاوكاري ريجريتكر يعني امناش مثلا شغل خود درس بك زور باشا كاك عماد بما هردوك مان بكلك دانشتنا يعني هردوك مان جنزينو لخدمت او بالرسانه
ئەبین هەندێک پامی ترم هەیە جاکاک ئیماد گۆران بەڵێ عشیرەتی گۆران یعنی من زۆرم خۆشێن هەمووی گەنجی مرد گەنجی ئازا خەڵکی دڵسۆز خاوەن قوربانی و خەبات و زۆر یەکتریش پشتی یەکترە گرن و هەرشیەکانی شەروان زێباریەکانی شەروان سوورچەکانی شەروان ئەم جوانیەی لە ناو عشیرەتەکانی هەرێمی کوردستانە هەیە جێگەی شانازیە بەدڵی خۆ دێستەتوانی بە چۆن قساکەی مەسەلەن هەستمە کرد هەستە کرد بە گۆرانیش بە بن شێوەزاری گۆرانیش قسە ئەگە بە شێوەزاری گۆرانی قسە بکەمەوە جارێکی دەبی گۆڕمەوە ڕێزمان هەیە ئەوان تایبەتمەندی خۆیان هەیە باشە ئێستا ئەو ئێوە تێگەیشتون لە واقعی تەواوی ئەو ناوچانە کە چۆن خزمەتەکرێ ڕوئیەکتان هەیە یان هەرتانەوە دەنجان لێ وەرگرن یاخود بەڕاستی نێتان هەیە خزمەتێکی تایبەتیان بکەن بەڵێ زۆر سپاس من تەنها شتێک ئەڵێرە ئەڵێم یعنی وەکو سەردێرێک ئێمە کاتی پەرلەمانی عێراق خوڵەکەی تر کە دەستمان بە بانگەشە و شتانە کرد شێخان بەردەڕەش ئاکرێ بوو بە بازنەی سێ بازنەی سێ عادەتەن لایەنی دەسەڵاتدار تەواو پشتگوێی خستەوە تەواو ینی لە هەموو ڕۆیەکەوە ئێستا مەسەلەن دەچیتە قەزایەکان تر نا مەسەلەن داخلی دۆک نا مەسەلەن زاخۆ ینی شتێک مەسەلەن دەنی بۆ جوڵێک هەیە بەڵام هەندێک داتا هەیە داتا چونکە داتا کەس ناتوانێت لی مەسەلەن دەرباز بێ بۆ نمونە مەسەلەن لە مەدرسەیەکی قەزای شێخان دەچی مەدرسێک کە تقلیم 1000-2000 مەسەلەن خوێندکاری تایە ئەوە واکە مەسەلەن تو بڵێ چەند مامۆستایەکی تێدا بێت کە ینی تەعین بێ نەک عەقد بێت تەعین یعنی لە پەنجەی دەست تێپەڕ ناکە 5 مامۆستا ئەمە گەورەترین کارەساتە بۆ سێکتەری پەروەردە دەچیتە جددا ئەوەی ترە مەسەلەن دەهێک عەقدە ئەوەی تر باقی هەمووی وانەبێژن ئەوانە ئەیەک لە جیاوازیەکان بۆچی کاک عیماد یعنی لایەنی دەسەڵاتدار ینی ناوێ مەسەلەن ئەم شوێنانە مەسەلەن ئەوە بێ ینی خزمەتی بۆ بکە چونکە دەنگی ئەو نین ینی دەنگدەری ئەو نین لەسەر ئەساسی دەنگدان خزمەتەکرێ پرۆژاکرێ بەڵێ بەتاکید ینی جیاوازیەکە زۆر ڕوونە ئێمە چەند عەشیرەتێک لە بادینان هەموو عەشیرەتەکان ئێستا پارێزگار بوونە ئەمە یەک بە نمونە ئەڵێم مەسەلەن لە بەرواری بووە بە پارێزگار لە دۆسکی بوو بە پارێزگار لە نێڕوەیی بووە بە پارێزگار لە مزیری بووە بە پارێزگار بەڵام ئەوەی کە نەبووە بە پارێزگار تەنها گۆرانە بۆ ناوچەی گۆرانەتیش منوتم ئێستا 3 قەزا دەگرێتەوە وەکم و 3 کوچکەیەەکە ئەمە واکات ینی مەسەلەن زیاتر ئێمە خەڵکەکەمان ڕوو لە یەکێتیە یەکێتی و خەڵکێکی مەسەلەن حەزیان لە ئازادیە ئازادی ڕادەربڕین لەبەرەوەی کە عشیرەتی گۆران هەر گۆرانەکەوانی خۆ من هەرچەکانی شەبین و زۆربیان ڕویان لە یەکێتیە سوورچەکان هەروەها مەسەلەن بەشێک زۆر لە زێباریەکان مەسەلەن کۆنتاکتی عشیرەتیتان هەیە کاک عیماد بەتایبەتی تۆ بۆ هەمان ئیشت کردووە بەڵێ من وتم ئێستا لە ئەنجومەنی پارێزگاش قەت جیاوازیمان نەکرد نەک جیاوازی ڕەنگ نە جیاوازی ئاین چونکە لەبەر ئەوەی من لە قەزای شێخانم قەزای شێخان یەزیدی تێدایە مەسیحی تێدایە مسلمانی تێدایە کاکەی تێدایە ینی تەواو ینی کوردستانێکی بچوو کراوە قەزای شێخان بەڵام ینی قەت ینی وەکو ئەندامێکی ئەنجومەن نوێنەری بادینان بووین قەت جیاوازیمان نەکرد لە نێوان عەشیرەتەکان و لە نێوان ئەو پەیامەتان گەیان بە تایبەتی لە لێ قەومانی ئێزدیەکانی چێتی یەک لە کارە هەرە سەرەکیەکانی یەکێتی ئەوە بوو کە بەهانایەنەوە چوین ینی مەسەلەن لە بەرگریکردن لە شەڕکردن بەرامبەر بە داعش لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی دابینکردنی ماڵ بۆ ئاوارەکانیان ینی یەکێتی دەورێکی ئەساسی بینی مەسەلەن بۆ نمونە مەکتەبی سیاسی وتی مەسەلەن ئەوەندە هاوکاری بەڕێز قوڵا تاڵەبانی ئەو کاتە جێگیری سەرۆکی حکومەت گوتی ئەوەندە ینی ڕێژەکە نازانم بزەبت مەسەن چەند پارەی بەسەنم پارێکی زۆر بوو وەکو هاوکاری نردی بۆ لێقەوماوان و بۆ برینداران ئەوە شتانە ینی ئەمەکاتەکە لەلایەکی تر مەسەلەن بازرگانەکان لێرە لە سلێمانی بەڵێندەرەکان ئەمانەش هەموو دەستیان هەبوو لە هاوکاریکردنی لێقەوماوان
و بە تایبەت خەڵکی شنگار ئەو کاتە زۆر ینی لە شێوەیەکی زۆر نەخۆشە ئەگەر مایکەکەم بۆ بێنن کاک جێگر ئەوم جواب دەیتەوە پەیوەندی نێوان پەیوەندی کۆمەڵاتی نێوان عەشیرەتەکان چۆنی بە تایبەتی ئەوانەی کە کارد لەگەڵە کردوون کە خۆت گۆرانی ینی هەر لەسەر گۆران حساب نەبی بەڵێ نانا من زیاتر من نەموت ینی جیاوازیم نەکردگە و جیاوازیش ناکەم بەس بەڵام بە شانازیەوە گۆرانم ینی خوا ئەوە دایناوم بەڵام وەکو جیاوازی نەکردن لە نێوان عەشیرەتەکان ئێستاش ینی خاستەن ئێوە سێ کوچکەی بەردەڕەش ئاکرێ شێخان کە هەندێک عەشیرەتی تێدایە پێی ئەڵێن هەرکی و زێباری و سورچی و لەگەل گۆران و هەندێک ئەوانەی تریش ئەوانە ناقەت ینی عیلاقەیەکی کۆمەڵایەتی بەهێز وەکو برا وەکو خزم وەکو دۆست لەگەل یەکە ژیاوین قەت مەسەن کێشەمان نەبووە کێشەی بچووک هەر دەبێ ئەو شتانە بەڵام ئەوەش مای چارەسەرە و قەت نەبوو مای مەسەلەن کوشتن یان شتێک ئەوە دەستخۆش بەڕێزان ئێستا ئەو مایکە بۆ ئێوەیە بۆ پاڵپشتی لیستی 222 بۆ ئەو کاندیدە بەڕێزە لە پارێزگای دووە کە لەناو ڕەنگە لە سلێمانی لە دەسەڵات بووین مەسەلەن هێز هەبوو بێ بەڵام بۆ ئەوان زۆر قرس بۆ لە قۆناغە جیاجیاکاندا زاچێ لە ئێوە قسە بکە فەرمەوە پرسیاری هەیە ڕەخنەی هەیە با بفەرمێ فەرموو یەک تۆز بیتە پێش ئێوارە باش دەستان خۆش گەلک سوپاس بە خێراتنی و کاندیدە بەڕێزەکەین هەر بژیت وەڵا هەمیشە هەنگوین لە شوێنە سەختەکانە بە چێشتر و بەتامترە هەر بژیت وەجەنابیشیان لەناو ئەو هەموو درک و داڵا گوڵێکی ئاوا جوان بەڕاستی شارازی پێوەکەین هەر بژیت هەر بژیت وەڵام من ئەپرسم ئایا لە هەولێر لە بادینان بڵێن لەو مەنتیقەی بەڕێزیان ژینگە وەکو سلێمانی لەبارە بۆ لایەنەکانی تر بۆ کارکردن بەڵێ وەگێکی بەڕێزشتر فەرموو تا ئەو ئەگات وەڵامی تۆ ئێکتۆز بیتەوە پێشەوە کاکەمە ئەو ئەڵێ تێگەشتی پرسیار ینی ژینگەی وەسەن کاری سیاسی و کاری باسی ئەوەی کرد کە هەنجوون لە شوێنە سەختەکانە ناو دەستی خۆش بێ زۆر سپاسێکم ئەفۆ ببوورە لە بەغداد بەخێراتنی کاک عیما دەکەین هەر بژی لە کانگای سەرەتای شۆڕشەوە لە شارەکەی منتیقەکەی برایم عەزۆ و شێخ بابە شێخەوە هاتووە ڕێزی خینە سەر چاومان بەخێر لێ سەر چاو داوای ئێمە ئەوەیە لە جەنابتان زۆربەی خەڵکەکان کە ئێستا ئەزانن ئەندام پەرلەمانەکان لەبەر مادیەن ئەچن بۆ ئێ بەڵام دڵنیان یەکێتی خەڵکانێکی هەڵبژاردووە کە ئەم جارە یعنی جارەکانی تریش خەڵکی زۆر باشمان بەڵام ئەم جارە بەڕاستی جێی ئومێدی هەموو یەکێتیەکان و گەلی کوردستانە نەکرد یەکێتیەکان دەستخۆشیتان لێکەین هیوادارین کە چوونە ئەو شوێنە ئاگاتان لە کەسوکاری شەهید ئاگاتان لە ئەنفال ئاگاتان لە زیندانی سیاسی ئاگاتان ڕێخستنی دێرین جیلێکن ئەمانە ماندوو هیلاکن ئیستەنەوەیەکمان پێگەشتونەوەی گەنجەکان ماشەڵا ئیستا هەمووی کوڕی گەنج و جوانمان هەیە ئێمە ئیسپێرین بەوان من قادری حاجکەریم وای لە پێشەوە ناوی خۆم و تا حاجکەریم قادری حاجکەریم ئەنداوی مەڵبەند لە بازنەی هەشتیش ئیشەکەم هیوادارم اینجارە من گەشتبینم لە بازنەکەی خۆمانەوە کە بە زۆر گڕوتینی بە گڕوتینەوە ئیشەکەن هیوادارم هەموو بازنەکانی تریش ومێدێکم هەیە ئینجارە ئیشەڵا دەنگەکانمان زیاتر سەرکەوتو بێ لە جاران بە خێراتن تەکەین لە منتقەی بادینانەوە ئەل لێرە شۆبرادەرێکم لە دووە کە کاک سەلاح ڕەفیقی زیندانیم بۆ سڵاو و ڕێزم بۆ هەیە کاک سەلاح خەڵکی شوێنەکەم لە بیر چوو ناوەکە داوای لێ بکە دەنگ دەبکە بەرواری باڵا یەکێ بوو لە برادرە خۆشەویستەکانم کە ئەو کاتێمە لە زیندان بووین ئەو لە هێزە تایبەتەکانی شەکر ئەویش زیندان بوو لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەیە و سڵاو ڕێزم بۆ هەموو خەڵکی بادینان و هەموو کوردستان هەیە بە بێ جیاوازی تۆش بەخێر بێی سەر چاو هیوادارین سەرکەوتوبی هەر زۆر سپاس بەسەر چاو بە ئەو وەڵامە بداتەوە کاک بۆ ئێوەی پێشوو کاک بەڵێ زانم ینی وەکو ئیشکردن ئیشی خاستەن سیاسی مەسەنیا حزبی لە یەک دەڤەرێک وەکو دەڤەری سلێمانی نییە و نابێتیش ئێمە لە بادینان
لەسەر کورتە کۆمنتێکی بچووک هاتووە لەسەر جگە هەر نەیز لە خەو بردویانە ئەم شتانە لێرە نییە شتانە لێرە نییە یعنی چەپڵێ بۆ سلێمانی بوو بۆ چەپڵە بۆ دوهۆکیش کاوە خۆ ڕاگرن ینی یەک شوێنێک وەکو سلێمانی ینی بڵێ پانتایەکی هەبێ بۆ کاری حیزبی و کاری سیاسی و ئازادی ڕادەڕبێرن یعنی ئەگە بڵێن زۆر جاریانی پێش ئازادی عێراق خەڵک کە هاتن بۆ سلێمانی دەگۆ ئەڕۆین بۆ ئەوروپا ینی هەر لە ڕووی مەسەلەن ئەتاکێت و لە ڕووی ئیشکردن و لە ڕووی قسەکردن و ئێستاش من لە ماڵەوە لە هەموو شوێنەکانیش ئەڵێم ینی بەڕاستی خەڵکی سلێمانی ڕۆشنبیرن خەڵکی سلێمانی جێگای ڕێزن خەڵکی سلێمانی بەوەفان خەڵکی سلێمانی ینی قەت ینی پشت ناکەنە برادر خۆیان دۆست خۆیان خزمی خۆیان وتی هیوادارم ئیش بکەن بۆ کەس و کاری شەهیدان بە تەئەکید بەرنامەی یەکێتی ئەم جارە بۆ ئەوەیە بۆ سەرخستن ئەم لیستە دەبێت هەمومان پێکەوە بە یەک تیم بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئیش بۆ ئەم لستە بکەن لستی 222 بۆ ئەوەیە کە زیاتر خزمەت بە چینی گەنج بە چینی ژنان بە چینی ئەو کەمەندامانی سەنگەر بە خاوەنی شەهیدەکانمان خانەوادەی شەهیدەکانمان زیندانی سیاسی و خاوەن خێزانە کەم دەرامەتەکان ئێستا وەکو ڕێژێک دروست بووە هەر لە سلێمانی بگرە تا هەولێر و دۆک بە ینی لە هەموو پارێزەکان زیاتر هەژاری تێدایە زیاتر یەکێتی ئەم جارە یەک لە بەرنامەکانی ئەوە دەبێت کە خزمەتی خێزانە کەم دەرامەتەکان بکە فەرموو دوای ئەو پەڕێزیشت فەرموو سڵاو سڵاو لە بەڕێستان کە شۆڕش نەما لە کوردستان کە شکا قاچی بەرخودان یەکێتی بەهێزەوە گەڕایەوە بە بادینان سلێمانی نمونەی ڕۆشنبیری و ئازادیە ئێمەی خەڵکی ناوچەی بادینان هەمیشە داخکراوی ئەوەین کە یەکێتین بەداخەوە ساڵانێکی زۆرە چەوسانەوە بێهێزکردن هەموو نەوعی هێزێکیان بەکارهێنا بۆی دژاتیمان بکەن بەڵام نەشکاین چونکە ڕابەرمان بوو ئاشور شەهیدی کەڵەکچی و ناوچەی گۆران بژێت سڵاومان هەیە تۆ خەڵکی کەڵەکچیت بەردەڕەش ناحی کەڵەکچی کەلەکچی ڕێزمان هەیە هەمووی ئەوە لە حەماس و دڵسۆزیانە برای بەڕێز خەڵکی کەڵەکچی بە ژن و پیاوە دژایەتی و بەرگریانە کرد وەک چەند سەماڵیەکان بەرامبەر داعش من بۆ ئەم برا بەڕێزام دوو شایەتی دەدەمەوە باش یەک تۆ زەمای کە نزیک ئەم کاک عیمادا هەمیشە پردێک بووە بەڵێ لە نێوان گەنجی پەراوێزخرا و گەنجێک کە بە تەنیا بیری ئازاد بێ یەکێتی بێیان هەر لایەنێک بێ بەس حیزبی باڵادەست نەبێ پەراوێز خرابێ ئەم کاک عیمادا بووە بە قڵغانی بەرگری لێ کردووە زۆر گەنج هەبووە پێداویستی مادی هەر پێداویستێکی تری هەبوو بێ ئەم برا بەڕێزە من شایەدی بۆ دەدەم کردوێتی ناو سەیارەی خۆی کە لەولا دەرگای لێ گیراوە لە سلێمانی لە دەرگای داوە بۆیان براگیان جانەکەم کاک عیماد ئێمە هەمیشە لە کەڵەکچی و ناوچەی خۆمان و لە بادینان گلەی ئەوەمان هەبوو کە کەسی شیاو نانێرنە پەرلەمان کەسی گونجاو هەڵنابژێری کاک عیماد شکور سەعید گۆران کوڕی کابرایەکە کوڕی پیاوێکە کوڕی جوامێرێکە کە ئەو ئەمسالی وان لە کەلەکچی و لە بەردەڕەش و لە ناوچەی بادینان بەعام قوربانیان داوە کاتێک پارتی زەختی لێ کردوون کۆڵیان نەداوە ئاوارە بوون کۆڵیان نەداوە
ئەمە مناڵی خۆی بە ئاواری گەورە کردووە. بۆیە کاک عیماد شایەنە بچێتە پەرلەمان چونکە کادرێکی یەکێتی دڵسۆزە و خەمی کوردستان خەمیەتی. پەیامێک بادینی بۆ خەڵکی دەوروبەر بۆ کەلەکچی من بەخۆم گۆرانم لەوانێ بە گۆرانەتی بڵێ زاراوی گۆرانتی تۆزێک جیاوازە لە زاراوی ئێوە بۆیە لەوان زۆرم پێخۆشە بۆ گەنجەکانی وەک خۆت ئەوانەی ئەیانەوە بیرێکی ئازاد بیرێکی بەهێز پیاوێکی ئاوها بڕواتە پەرلەمان چیان پێڵێ ئەوەی گۆران بیت و ئیستە منی بدینیتن و ئەوەی گۆران بیتون و ئاگای لە زمان من بیت واچ دەیژم باش دەزانیتن کە عیماد بۆچی یەکێتی هەلی بژاردگە چونکە شایەنمان بوو بەتەنێ ئەو شایانی ئەوە بوو کە ئێمە هەڵی بژێرین وەکەڵەکی شایانی ئەوەیە کە عیماد ببێتە پەرلەمانتار بووی چونکە عیماد قەت گوێداری ئەوەی نەکردیە ئەیە فلانە حیزبە ئەیە فلانە لایەنە ئەیە دژایەتی کردیە ئینسان هەبووە لە کەلەکچی انتخابەکەی لە ئەنجومەن کە دەنگی بە کاک عیماد نەداوە زۆر ئیشی مرور و دائیرەی پێ هەبووە لە سلێمانی عیماد بۆی کردگی جیاوازی نەکردگە وە کۆتا پەیامم ئەوەیە یەکێتی ئەگەر دەیەوێ بگەڕێتەوە بادینان پێویستە لە ڕێگای گۆران و سورچی و هەرکی بگەڕێتەوە هەربژی دەست خۆش فەرموو سلااوان لێ بێت سلااو لە بەڕێست خۆش بێ کاک زانە بۆم بەڕامە جوانە و سپاس بۆ کاک عیماد دەستخۆشی لێکم بۆ ئامادەبوونی بۆم بەڕامەیە سەرەتا ئەمێ ڕوونکردنەوەێک لەسەر من خەڵکی کەلێکچیم بەیەکەوەخێر بێت ئەم دەستخۆشی لە کاک عیماد دەکەم سەرەتا باسی دوو تەوەری جیاوازەکەم کە پێم وا بێتن کاک عیماد وەسفی خۆی نەکرد ئەکرێ ئێمە وەسفی بکەین چونکە ئەو شتەی لە بەرچاوی ئێمەیە احتیمالە خۆی نەتوانێت باسی ئەو بکە ئەو هەواڵانە نەزانن کە کاک عیماد چ کەسێکە و لە چ ئاستێک و لە توانایەکدا ئیشی کردووە سەرەتا خۆی کە لەو کاتەی لە ئەنجومەنی پارێزگای دهۆک بووە خزمەتێکی بێوێنەی و بێ جیاوازی دەڤەری ناوچەی گۆرانەتی و دەوروبەری پارێزگای دهۆک بەگشتی کردووە چ لە حزبەکانی سیاسی چ لە ئەو کۆمەڵە خەڵکانی کە لە دەوروبەری دهۆک و لە ناوەی دهۆکیش هەن دەوەرێکی تری گرنگیش کە باسی بکەم ئەو هەواڵی باسی کرد سەرەتا جیاوازی حزبایەتی لە سنووری پارێزگای دهۆک و دەوروبەری کاک عیماد خۆی کەسێکە لەو کەس ئینسانانە کە لە دەوروبەری پارێزگای دهۆک خزمەتێکی وای کردووە تەنانەت ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دهۆک تەنانەت پەرلەمانتاری پارتیش و حزب و لایەنەکانی تریش نەیانتوانی و ئەو خزمەتە بکەن کە کاک عیماد کردوویەتی ئەمە شتێکی زۆر گرنگە و ئەوەی گرنگەش لە خودی کاک عیماد و لە خودی هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری پارێزگای دهۆک و دەوروبەری ترس لە منهەجی یەکێتی و کاندیدەکانیشی نییە و قەت ناژوێت ئەمە شتێکی گرنگە و ڕوونە لە بەلای بادینانەوە و دوجار ئەوەی گرنگە من ئەزانم کاک عیماد ئینشاءڵڵا پشت بەخوا کە دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق من ئەزانم چه خزمەتێک بە پارێزگای دهۆک و سنووری دەوروبەری پارێزگای دهۆکە گەیەنێتن و ئەو پرسیارشی ئاراستەی بکەم تا چه ئاستێک ئەتوانێت گرنگی بە سێکتەری گەنجام دات لە سنووری پارێزگای دهۆک و دڵنیاشم مەزانم چ گرنگی و چه خزمەتێکی بەرچاو بێوێنەیان ئەکات و حەزەکەم ڕووکردنەوەک لەسەرەوە بدات و چونکە پێشتریش جیاوازی لەوەی کە لە دهۆک و لە سولەیمانیە چونکە چۆن بڵێ لە دهۆک دەسەڵاتێکی ترە جیاواز لە سولەیمانی کاک عیماد ئەو خزمەتەی لە دهۆک کردوویەتی ئەوەی کاک زۆدیش باسی کرد کە لە دهۆک نەیتوانیوە بیکات هەمیشە هاتوو بۆ سولەیمانی بۆ ئەوی خزمەتی خەڵکی خۆمان لەوێ بکات بۆیە ئەمە شتێکی گرنگە و هیوادارم هیوای سەرکەوتنیشی بۆ خوازم و دەستی خۆش وەڵامی ئەو دو هاوڕێت دێ کێ بەڕێزیشتر قساکە بەڕێزیشتر فەرموو تا ئەگەیتەوێ بە ئەو وەڵامەکەمدا تۆ فەرموو ئەو دوو هاوڕێت ئەرکت قورس ناکە لە ناو گەنجانی کەلەکچی و بەردەڕەش و بادینان بەگشتی کاوها مەسەلەن ئومێدیان پێێتە نەخێر قەت ینی من نابێ شتێک ینی بێتە بارگرانی بەسەر شانی منەوە هەر شتێک ینی هەر داواکاریەک ینی بە پێی توانای خۆم یعنی ئەو دەسەڵاتەکەی کە هەم بووە بمتوانی بێتم لە دەرگای دانە بەدانەی ئەم سنوورە یان سنووری دهۆکم دابێت یان هەولێر ئامادەم بووم نەک خۆم بە سیارەی خۆم بە پارەی خۆمش بچم ئیشەکانیان بۆ تەواو بکەم و بگەڕێمەوە
ئەم منیش بڵێم لە خزمەتم چونکە خزمەتکردن ئەرکە نەک منەت نامانەوێ منەت بەسەر کەسەوە بکەین. فەرموو. سڵاوتان لێبێ. سڵاو لە بەڕێستان یاخۆ بەخێر بێ. من مستەفا حەماعەلی کاک مستەفا هیوادارم سەرکەوتنی کاک عیماد ببێتە هەوێنێکی باش و دڵخۆشکەرەی بادینان. لەبەرەوە من پێشی ئەڵێم دڵخۆش بە بەوەی کە تۆ دەرئەچیت و زۆر دڵنیا بە چونکە هەموو شتێک هەموو سەرکەوتنێک بناغەیەکی فیداکاری هەیە. بناغەیەکی سەرکەوتن لەسەر فیداکاریە. یەکێتی نیشتمانی کوردستان فیداکاریەکی ئەوەنە هەیە کە هەر کەسێک بە هەر شێوەیەک هەوڵی بۆ بدا بۆ سەرکەوتنەکانی سەر ئەکەوێت و بە قووەتی مێژۆکەی یەکێتی بێخەم بە لە سەرکەوتنەکە. جا لەبەر ئەوە تۆ ئیشەڵا هەر سەر ئەکەوی هیوادارین تۆ ببی بە گوڵێکی یەکێتی نیشتمانی کوردستان لە منتیقەی بادینان و ئەو منتیقا کە خۆتی ئاژیت. دەست خۆش بێ دەست خۆش کاک مستەفا سەرکەوتنی بۆ خوازین. سپاس هەربژی سپاس دەست خۆش بێ. ئێواری جەناب دەستخۆشی بۆ کەناڵی کورسات کاکزادان زۆر سپاس بۆیەوە بەخێراتی میوانە بە ڕێزەکە شەکەین. وەڵام من هیوادارم من بە ڕێزانە و تەواوی پەرلەمانتارە بە ڕێزەکان کە دەرەچن بۆ بەغدا وەکو سەرۆکەکەیان بەغیرەت بن ناڵێن لێ شەڕی شاخمان بۆ بکەن شەڕی قسەمان بۆ بکەن چکە هەندێک لایەن پێشترەیان و موچەی لە بەغدا موچە وایە و هی بەغدا موچە وایە و ئەم لاولایان ئەکرد سەرۆک باڤڵ بە زایانایان وەکو چەپکە گوڵەکەی مام توانی ئەو پەیامەی بگەێنێت و موچە ژابین کە ئیشەڵا هیوادارم ئێوەش وەکو سەرۆک بەغیرەت بن و ناڵی شەڕی شاخمان بۆ بکەن تەنیا شەڕی موچە و ئاوەدانی بۆ کوردستان و بۆ تەواوی سلێمانی و هەولێر و هەرچوە پارچەکەمان. سپاس دەستان خۆش. هەربژی دەست خۆش. چی تێ کاک عیماد بۆ ڕێزانە وەکوتی وەکو سەرۆکەکەتان بەهێز بن بەغیرەت بن. کاک مستەفا ژووتی ئەوەی کە لە ناوێکێتیە بە نەهامەتیە ناوێتی پشتبەست بە یەکێتی دەگاتە نەتیجە. زۆر سپاس. من یەک پەیامێکی بچووک یعنی من تا ئێستاش ماڵەکەم بارەگەی پارتی تێدایە تا ئێستا ئەم دەقەیەش یعنی نەک مەسەلەن بڵێت تەعویزێک یان شتێکمان وەرگرتە بێتەوە جگە لەوەی مەسەلەن چەندین پارچە زەویشمان ڕۆشتووە سیارەمانش ڕۆشتووە وەکو خوێن یعنی باوکم بریندار بووە لە چەندین مەسەلەن شەڕی ناخۆ مەسەلەن شەڕی داعشەوانش بەڵام قەت سلمان نەکردوتەوە سلیش ناکەینەوە چەندینیش مەسەن تەڵەبیات و داواکاری هاتوۆتە بەردەستمان و وەکووەیە بەس قەت ئێمە یەکێتی بۆوی بین بە یەکێتی لەبەر ئەوەی لە دەسەڵاتدار ینی حیزبی دەسەڵاتدارمان بەدڵ نەبووە و بەدڵمانیش نابێت چووکە لەبەر ئەوەی ئەو حیزبەی بتوانێت داکۆکی کاری سەر سەختی خەڵکی کوردستان بێ تەنها یەکێتی نیشتمانی کوردستانە. بەڕێزشتر فەرموو. سلام کاکارزان لە من زانم بینەرانی سلێمانی و ئەو جەماوەرە جوانە هەربژی سپاس سەلاو ڕێزمە بۆ بەڕێز کاک عیماد کە گەنجێکە ئەوڕۆ کاندیدە بۆ پەرلەمانی عێراق من وەکو عادل حاتم لە ئۆردوگای کەلەکچی ئێستا ناحیەیە داوای ئەوە ئەەکەم لە گەنجانی بادینان کە ئینسانی گەنج وەکو عیماد کە بتوانێت سوبەی بە چی ڕەنجێک داکۆچی لەو خەڵکە بکات کە ئەوەی ئمڕۆ ئێستا حتا ئێستا لە ئاوارەکانی شنگال و مووسڵ و ئەوانە هێشتا لە کەمپەکان ماون لە سنووری دهۆک کە ببتە بەخێر ببتە ئەندامی پەرلەمان یاسایەکی هەبێت لەوێ کە بتانێت ئەو خەڵکی بگڕێنەوە جێ باوک و باپیریان کەوە چەندین ساڵە من بخۆم حتا ئێستش نەگەڕاتمەوە گوندی خۆم چونکە لە ساڵی 1970 ئاوارە کرامان لەلایەن بەعسەوە ئەو گوندانەکە کاک عیماد بتانێت ئاوەدانی بکاتەوە و دەرفەتێکی هەبێت و لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای لیستی 222 داوا لە گەنجان دەکەم دەنگ بە کاک عیماد بدەم. کاک عیماد چی تێ بەڕێزێکتر چێ قساکە بەڕێزان
فەرمو خاتون جواب بدە تا خاتون ئەگات جواب زۆر سپاس بۆ کاک عادل کە پەیامێکی هەبوو دەربارەی ئەوەی کە بتوانین لە ڕێگەی ئەو پەیڕەوەی کە مەسەن ئەو پرۆژەی کە یەکێتی هەیتی بۆ پەرلەمانی عێراق لە دوو پرۆژە یاسایە یەکیان ئاوادانکردنەوەی ناوچە جێناکۆکەکان یعنی ناوچە دابڕێنراوەکان کە ئێمە بخۆم یەکم لەوانە دووەم بتوانین پرۆژە یاسایەک تایبەت هەبێ بۆ تعویزکردنەوە قەرەبووکردنەوەی ئەو شنگاریانە ینی ئەو ئاوارانەی کە لە منتیقەی دابڕێنراوەکان ئێستا لە کەمپەکان نەژین بۆی بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و ژیانێکی شایستە بۆیان دابین بکرێت. هاتون فەرموو یەک تۆش بێتە پێشەوە. زۆر سپاس ئێوارەتان باش بە خێرهاتنی میوانەکان و بەڕێزیشتانەکەم کاکیمات گیان بەخێر بێت. من کواژینی شەهید ئیبراهیم عەلی ئەندام مەڵبەندەم. ئێستا من ئەمەوێت لە 2025 ئیشەڵڵا کە سوکاری شەهید و ئەنفال و ئەوانەی کە لێ قەوماون بێنە ڕیزی یەکەم نەک لە ڕیزی ئەخیرەوە بن. بەڕاستی من یەک داواکارێکم لە کاک عیماد و هەموو کاندیدە بەڕێزەکان هەیە کە بەبێ منەت ئێوە 8,000 دەنگ زیاتر ئەهێنە لەلایەن کە سوکاری شەهیدەوە بەس چاوتان لێمان بێ بۆ ئەوەی دڵمان بۆ ئێوە بێ. هەردووشی خاتوونی بەڕێز چی تر فەرموو. من ناوم هاوڕێ محەممەد ئەمینە کادرم لە کۆمیتەیەشی زەرگەتە هیوای سەرکەوتن بۆ کاک عیماد دەخوازم بەڵام من هەمیشە لە کۆبوونەوەکانە ئەمەم ئاڕاستەی ئەم پێشنیارم ئاڕاستەی سەرکردایەتی و هەواڵانی سەر و خۆم کردووە بەڕاستی گەڕانەوەی بادینیەکان بۆ بادینان بۆ پاڵپشتیکردنی دەیانی وەکو کاک عیماد سەرکردایەتی مەکتەب سیاسیەکانمان هەمیشە بگەڕێنەوە لەسەر ئاستی بادینان کاری خۆیان بکەن ئیش بکەن ئێمەش دەعمیان بکەین بۆچی هەر سلێمانی پایتەختی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هیوادارین دهۆک هەولێر خانەڕەش هەر هەمووی پایتەختی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ. زۆر سپاس. چی تێ کاک عیماد؟ زۆر سپاس. وەڵا من بۆ ئەوە بیت ینی کەم ئەو برادرە باسی کرد کە کادرەکان ینی مەسەن ئەو کاتی کە ئاوارە بوون لێرە من خۆم یەک لە ئاوارەکان بووم مناڵ بووم بەڵام منیش پێم باشە ئێمەش ینی وەکو مەڵبەندی دهۆک مەڵبەندی بادینان پێمان باشە ئەو کادرانەی کە ئێستا ینی لە بواری ئەکادیمی و لە بواری مەسەلەن زانکۆیی و لە بواری ڕاگەاندن و لە دام و دەستگا ڕێکخراوەیەکان کە ئیشیان کردووە لێرە ینی خۆیان هەکبەکەیان پڕی بەرهەمەکەیە بێن لە دهۆکە شان بە شانی ئێمە بتوانین خزمەت بە بادینیەکان بکەین کە پێت بادینان یان دەڵێن ینی پارێزگای دهۆک بە هەمووی ینی شنگال دەگرێتەوە بەشێکی مۆسڵیش دەگرێتەوە بتوانین کە کاری ڕێکخراوەی لەوێ زیاتر پەرەی پێ بدەین خزمەتی خەڵکەکە بکەین بۆ سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس دەکەم کاک عیماد بەرنامەیەکی خۆش و بەچێژ بوو سوپاسی ئەوشەکەم کۆمەڵی خوێنکاران ئەوانەی لەگەڵ کاک عیماد بوون ئەوانەی بازنەکان کۆمیتەکان بە نەوەک غەڵەت بڵێم لە مەڵبەند سوپاسی و گوڕوتینەتانەکەم ئێمە بڕگەیەکمان هەیە ئەو مایکە چۆن ئەو بەڕێزانە پرسیارن ئاراستەی تۆ کردیان قسەیان کرد تۆ لەو مایکەوە چی بە خۆت ئەڵێی بۆ خزمەتکردنی گەنجان و لاوان و کەسوکاری شەهید و پێشمەرگە و چین و توێژەکان لە دەڤەری بادینان فەرموو. زۆر سپاس. ئێستا تۆ وەکو هاوڵاتیەک چی بە عیماد گۆران کاندیدی ژمارە 4 لە لیستی 222 لە بازنەی دهۆک چی پێڵێ؟ فەرموو. زۆر سپاس. من تەنها بەوە دەڵێم دەتوانی بە بادینیش بیت یان چۆن بۆ تۆ باشە ئەوها نا ئەم جارە بە گۆرانی باشە بە گۆرانی ئەڵێم باشە. من ئەگەر ئێستا کەسێک کاندید بێت شتێکی پێ بڵێمەوە بم خۆم بڵێم پێم باشە ئەگەر بچێتە پەرلەمانی عێراقەوە یعنی چ پرۆژە یاسایەکی هەیە یعنی بۆ خزمەتکردنی نەک تەنها بادینان بۆ تەواوی کوردستان کە هەر 4 پارێزگا دەگرێتەوە ئێستا هەڵەبجەش پارێزگایە بتوانین چۆن خزمەتیان بکەین ژیانێکی شایستە
کە چۆن بە خۆمانی ئەزانین بە شایستی خۆمان بزانین بۆمان بیکرێ بۆ وانش هەمان ئەو ژیانە شایستەیە کە بە جێگای شانازی بێ بۆ وانیش بتوانین ژیانێکی شایستە بۆیان دابین بکەین ئەو پرۆژەیاسانە ئەمەش بۆ گەنجان چی بە کاک عیما دەڵێ بۆ گەنجان و لاوان بۆ خزمەتی گەنجان و لاوان بەڵێ بە تاکید ینی پرۆژەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە گێڕانەوەی شایستە داراییەکانە و بودجەی هەرێمی کوردستانە لە خزمەتی هاوڵاتیان دابێت نەک لە خزمەتی حیزبەکان دابێت بۆ ئەوەی بتوانین ئەو بودجەی کە لە عێراقا ئەو بڕەپارەیە کە وەکو بەشە بودجە دێتە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستاندا بە شێوەیەکی شەفافانە بەپێی ژمارەی مەسەلەن دانیشتوان دابەش بکرێت بەسەر هەر چوار پارێزگاوە بێ ئەوەی جیاوازی بکرێت چونکە لەبەرەوە ئێستا حکوومەتی هەرێم تەواو جیاکارێک و جیاوازیکی کردووە لە دابینکردنی پرۆژەکان لە دابینکردنی ینی جیاوازیکردنی نێوان فەرمانبەران لە جیاوازیکردنی خزمەتکردنی هاوڵاتیان ئەمانە وای کردگۆ زیاتر تەرکیز بخرێتە سەر پارێزگای هەولێر نەک پارێزگاکانی تریش ئێستا من وتم مەسەڵەن بادینان کە هەژارترین پارێزگایە ئەمە پەیام ئەوە دەگەێنێت کە جیاوازی کراوە لە ڕووی دابینکردن و ژیانێکی شایستە و شەرەفماندانە بۆ ئەم دوای پەیامەکە بە گۆرانی ئەگەر بتێ بیڵێی بە گۆران بە گۆرانی حەز دەکەم بادینیەکان لێرەوە ئەم قسەی من بگاتە گوێیانەوە چونکە دەبێت ئیش بکەن کار بکەن بۆ ئەوەی گەنجێک کە لە خزمەتی ئەوان دابێت ئەوانش بە هەمان شێوە دەنگی پێ بدەن بۆ ئەوەی بچێتە پەرلەمانی عێراقەوە بۆ داکۆکیکردن لە مافەکانیان و گێڕانەوەی مافەکانیان. سپاس بۆ کاک عیمات گۆران کاندیدی ژمارە 4 لە بازنەی دهۆک عیمات دەستخۆش بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە ئەوانەی کە بینەری ئەمە لە پارێزگای دهۆک و لە بەردەڕەش و کەڵەکچی و دەوروبەری ئامێدی و ئاکرێ و هەموو ناوچەکانی دیکە دەنگدەن بە کاک عیمات گۆران کاندیدی ژمارە 4 لە لیستی 222 لە بازنەی دهۆک بە هیوای سەرکەوتن ئێمەش تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان